ڕەنگە ئەمە دوایین سەردانی باراک ئۆباما بێت وەک سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سعودیە کە بە وتەی میدیا جیهانەکان مەبەستی سەرەکی سەردانەکەی دڵنیاییدانە بە سعودیە و وڵاتانی کەندا و بەرامبەر دەستێوەردانەکانی ئێران لە ناوچەکەدا. ئۆباما بڕیارە لەم گەشتەیدا بەشداری بکات لە کۆبوونەوەی لووتکەی وڵاتانی کەندا و لەگەڵ شا سەلمان پادشای سعودیە و ڕێبەرانی 5 وڵاتەکەی دیکەی ئەندام لە ئەنجومەنی هاریکاری کەندا و کۆ ببێتەوە کە هەر 6 وڵاتەکە لە ئێستادا نیگەرانن لە دەستێوەردانەکانی ئێران لە ناوچەکەدا. ئاشۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا کە ڕۆژێک بەر لە ئۆباما گەیشتە سعودیا لە کۆبوونەوەی لووتکەی وەزیرانی بەرگری وڵاتانی کەنداودا ڕایگەیاند ئێران هۆکاری تێکچوونی سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و دڵنیاشی کردنەوە ئەمریکا پابەندە بە پاراستنی ئاسایشی ناوچەی کەنداو. سعودیا و ئەمریکا هەرچەندە دوو هاوپەیمانی مێژووین بەڵام لە ماوەی ڕابردوودا پەیوەندەکانی نێوانیان ئەو گەرم و گوڕیەی جارانی نەماوە. ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. یەکەم، سعودیا لە هەڵوێستی ئەمریکا سەبارەت بە سووریا نیگەرانە و پێی وایە ئەمریکا بەرامبەر بە دۆخی سووریا خەمسارد بووە و دەبێت ڕاستەوخۆ هەوڵ بدات بۆ دوورخستنەوەی بەشار ئەسەد لە دەسەڵات. دووهەم، سعودیا نیگەرانە لە دەرئەنجامەکانی ڕێکەوتنە ئەتۆمەکەی ئێران و وڵاتانی پێنجکۆیەک و پێی وایە ئەم ڕێکەوتنە ئەوەندەی دیکە دەستی ئێرانی واڵا کردووە بۆ دەستێوەردان لە ناوچەکەدا. سێهەم، ئەمریکاش لە چەند ڕۆوە لە سعودیا نیگەرانە لەوانە پێشێلکردنی مافی مرۆڤ بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی یەمەن لەلایەن فڕۆکە جەنگەکانی سعودیەوە و خەمساردی سعودیا بەرامبەر داعش و گروپە توندڕەوەکان. جگە لەوانەش لەم دوایانەدا بابەتێکی دیکە ئەوەندەی دیکە سعودی نیگەران کردووە. ئەویش هەوڵدانی بەشێک لە ئەندامانی کۆنگرێسە بۆ پەسەندکردنی پرۆژە یاسایە کە ڕێگە دەدات کە سوکاری قوربانیانی هێرشەکەی 11 سێپتەمبەری ساڵی 2001 نیویۆرک لە دادگا سکاڵا لە دژی سعودیە تۆمار بکەن بەوەی هەندێک لە بەرپرسانی ئەو وڵاتە دەستیان هەبووە لە هێرشەکەدا. هەرچەندە سەبارەت بەم بابەتە کۆشکی سپی ڕایگەیاندووە ئۆباما پشتگیری ناکات لە پەسەندکردنی پرۆژە یاساکە و لە ئەگەری پەسەندکردنیشی لەلایەن کۆنگرێسەوە ئەو ئۆباما واژۆی لەسەر ناکات. بەڵام ئەم هەڵوێستەی کۆشکی سپی نیگەرانێکی سعودی نەڕەواندوتەوە. بۆ پێی 3 کاندیدی بەهێزی پۆستی سەرۆکایەتی ئەمریکا لەوانە هیلاری کلینتۆن و دۆناڵد ترامپ و بێرنی ساندرس پشتگیری لە پەسەندکردنی پرۆژە یاساکە دەکەن. بەم کۆمەڵە ناکۆکی و نیگەرانی نێوان سعودیا و ئەمریکاوە ڕوون نییە سەردانەکەی ئەمجارەی ئۆباما بۆ سعودیا تا چەندە دەتوانێت دڵنیایی بداتە ئەو وڵاتە بەتایبەت لە ڕووی دەستێوەردانەکانی ئێران لە ناوچەکەدا کە بەوتەی بەشێک لە چاودێران ئەمریکا زیاتر لەوەی هەوڵ بدات بۆ دڵنیاکردنەوەی سعودیا هەوڵ بۆ ئەوە دەدات سعودیە تێبگەێنێت کە بەپێی هاوکێشێنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵسو کەوت بکات. هاوکێشەیەک کە ئێران یاریکەرێکی سەرەکیە تێیدا هەروەک چۆن بەر لە ماوەیەک ئۆباما دانی پێدانا کە دەبێت ڕێگەیەک بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئێران و سعودیا ناوچەکە لە نێوان خۆیاندا دابەش بکەن و بەم شێوەیە ناوچەکە بەرەو سەقامگیری هەنگاو بنێت.